صالح مجيد 4770 وارسی 2288 قوربانیچێکی کیمیاوی سکاڵایان لەسەر 12 کەسایەتی و کۆمپانیای عێراقی و ئەوروپی پاڵپشت بە چەندین بەڵگەی تیمێکی پارێزەری ئەمریکی و ناوخۆیی تۆمار کردووە کە هاوکار بوون لە کیمیابارانکردنی هەڵەبجە لە 16ی 1970. کۆمپانیەکانیش لەوە چێک دوو کەسایەتی عێراقیان تیاوێ بەڵام هەر لە ئەوروپا دانیشتون هاوکارەکانیشان هەر لە ئەوروپاوە بووە ئەو تەبلیغاتانە تەواو بوون و وڵامەکەی گەڕاوەتەوە ئێستا محکەمە لەو مەرحەلەیە تێپەڕووە تەبلیغات یانی ئیتر هەموو کەسێک ئەبێ حازر بێ لە محکەمە وەکو داوا لەسەر کراوە یانی سکاڵاکارەکان دەڵێن ئەو قەرەبووی کە لە کۆمپانیا و کەسایەتیەکان داوامان کردووە خوێنی مرۆڤێکە لە یاسای وڵاتەکانی خۆیان هەندێک لە کۆمپانیا و کەسایەتیەکانیش نوێنەری خۆیان بۆ دادبینیەکان ناردووە. ئەو قەرەبووی کە داواکرێ بەو سیستەمە داواکرێت کە لە وڵاتانە خوێنی ئینسانێک چۆن بەراورد دەکرێت بەو شێوە داواکراوە نەک وەکو ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەداخەوە قەرەبووی ئینسانێک مەحدودە و توانم بڵێم پارەیەکی دیاری کراوە بەڵام لە وڵاتانی دەرەوە ئەگەر ئەو کەسە بە برینداری مردبێ بە سەختی مردوێ قەرەبووەکەی زیاترە. پارێزەرانی کەیسەکە دەڵێن لەبەر ئەوەی سەرجەم کۆمپانیا و کەسایەتیەکان پێڕاگەیاندنی دادگایان پێگەشتووە ئەگەر ئامادەش نەبن ئەوە هەر بڕیاری دادگایان بۆ دەردەچێت. ئەگەر بێت و یەکێک لە وڵاتانە کە داوا لە سەرکراوێکی ئێمە لەوێ و تەبلیغ کرا و قەرارێک دەرچووە هات و ڕێکەوتنامەی ئەوە هەبوو بێ کە قەراراتی مەدەنی واتە بڕیاری دادگای شارستانی مەدەنی تەنفیز بکرێت ئێمە یەکسەر ڕۆین تەنفیزەکەین بەڵام ئەگەر نەی بوو ئەو کاتە ئەو تیمە یاسایی کە ئێمە لە دەرەوە هەمانە بڕیارەیە لەسەر ئەوەی کە هەیەی مەسەلەن پێویست بکات داوایەکی تازە بکە بۆ ئەو ئەگەرێکی زۆرە لەوە چێت چەند داوایەکی تازە ئیقامە بکە لە دەرەوەی وڵات. ئەو بەڵگانەی کە لەسەر کۆمپانیاکان کۆکراونەتەوە جگە لە راپۆرتی پزیشکی بریندارەکان و نەخۆشخانەکان چەند پسوڵەیەکی فرۆشتنی مادەکان بە حکوومەتی عێراق کە بەکارهێنراون بۆ دروستکردنی چەکی کیمیاوی لە بەردەستی تیمەکەدان بڕیارە لە 12ی 2024 دانیشتنێکی دیکەی دادگاییکردنی کۆمپانیاکان لە دادگای سلێمانی بەڕێوە بچێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.